ئای خوارد چەمان بەخێر بێ و پیاوەکە خۆش بیاخوا جیهان بەری بەتەمای ئەوڕۆ چمام دێی هەر تەماتە و ڕوون نییە ئەتۆ بەڕاستە ئەرێەوە بۆچە هەموو ڕۆژە تەماتەی لە ڕوونی تەماتەی لە ڕوونی وەڵڵا ماعیدەت بۆگەنی کردم ئەرێ پێم برێ ئەتۆ شیویت کە نازانی لێنەی ئێ پیاوەکە چ بکەم ئەتوشدا گۆشتی بینەوە ئەرزاقی باش بینەوە حتا ئەم شوی خۆشخۆشتان لۆ لێنێ پارەی لە چێ بین کا ئیش کا کاسبی لەو شارەت ئیژمایە لۆ نمایە ئەدێ و عالەمە کومار و منداری بەخێو دەکاتن هەمووی کار و کاسبی ناکە هەمووی وەچی تو نییە زمانت چەند درێژە جیها باشترین عیلاج ئەوەیە ئەم سەفەرەی خارج بکەم دیسان مێشکمانت بردێ بەو خارجەی وا دەزانی لە خارج پارە ڕژایە بەڵێ ڕژایە شەربی دەبی سەفەری خارج بکەم بە باوەش پارەی بینمەوە چایی دۆست و دوژمنەکانیش کۆرەکەم بە تایبەتی عەلی برات کە دێو دەچی پۆزمان لەسەر لێرەدا پیاوەکە من شکر پارەم ناوێتن تۆ بەڕاستیتە ئەتو پارە لۆ چییە بابە منداڵەکانمان پارەیان نییە جلکە گنێ لەبەرکەن پێڵاوە گنێ لەبەرکەن شەربێ دەکەم بچنە دەوام و بچنە مەکتەبەچی ئەمن دەمێ ئەو سەفەرەی بکەم پارەکی وایان لۆ بگەڕێنمەوە بتانن ژیانەکی شاهەنە بژی کاک مسلێ باشی بەڵێ جملێتە ئەتۆ بەڕاستیە هەموو شتێکتەوە پێم دەسبێنە سعات چەند پێنج زۆر باشە ئەنی سعات پێنج بێکەوە بەڕێ دەکەین وەنیا زۆر باشە خوا لەگەڵ کاک مسلێ خوا لەگەڵ ژنەکە ئەو هەموو شتێکتەوە لێم گەڕێ با بچم خۆ کۆکەمەوە یا وڵا خوایە گیان چ بکەم خوایە دیسان بەتەنێ بەجێمان دێڵی خوایە بە قوربان بم لا حول ولا قوة إلا بالله خۆس بینەیە نەسیم هەر نەهاتەوە ئەی هەواش خۆ مردمادی تەلەفۆنی لۆ بکەم هەر جوابشم ناداتەوە جواب با تەلەفۆنەکی چی لۆ بکەم بزانم ئەو کوڕە لە چێیە دیسان جواب ناداتەوە ئای عارف کوڕۆیشتێ بەت بەجێهێشت بە خۆت قوتاق کردیەوە من داران لەشت بەسەر و جێلاچی من بەجێهێشتیە نارێم جواب ناداتەوە چ بکەم خوایە چ بکەم با تەلەفۆنەکی لە بۆ عەلی بکەم عەلی بێتن بەهانامەوە خوایە دەبی بەو سبێنەش لە خێ هەڵستابی یاخەوە سەعات شەشی بەیانیە والله خير دیسان خوشکم بۆ سبەینەی دەبی چ بی بەرێ خوشکم عەلی بە قوربان کوی باشی عەفوم بکە بەو سبەینەی زعاج دەکەم تەلەفۆنم لێ بۆ کردی بەس چ بکەم بەخوای دیسان نەسیم نەهاتیتەوە مارێ و شۆکەش خوشکم خۆ ئەو یەکەم جاری نییە لەوەتی بەبیرم دی ئەوە تاخیر دێتەوە ئەگەر باوی دو سعاتی باشی بکردا بای وەختی خۆی ئێستا ئینسانێکی باشی لێ دەرەچوو ئێ کوڕە چ بکەم بە قوربانش کەس شک نابم لە تو زیاتر ئەدێ تو برامنی ئەو ڕۆیشتە منداڵانێ بەسەر و ژێلاچ من بەجێهێشتیە ئەدی هانە لە بۆ چێ ببەم ئەگەر بێت و نسحەتە چام بکەی ئاگایەکت لێیان بیتم بە قوربانت بم خوشکم ئەمن هەر پێم دەکرێن سعاتی مار و منداری خۆم بکەم زروفەکە ئەو ڕۆگۆڕایە چێ بەجێ چێ دەکاتن باشە خوشکم ئیشاڵڵە سبەینێ دێم لە بەخاتی تو دێ ئەڵە خواحافیز خوا حافظ برام خوا حافظ ئەی هاوار خوایە چ بکەم خوایە دەبی لە چێن دەرەبی دیسانەکە یا ڕەبی ئەی خوایە چ بکەم خۆ کوڕە هەر نەهاتەوە با تەلەفۆنە چی لۆ بکەم ئەو جارەش ئەی ڕوخۆ سەعات دەیە بزانم جوابم ناداتەوە دەی خوایە جواب داتەوە نا وەڵڵا هەر داخرایە ئەو جارێ
ئەی خوایە قڕی چێ دەبەسەری خۆم بکەم ئەمن یا ڕەبی چ بکەم چێ بچم ئەی هەوار دایان چۆنی کوڕم خۆش نەبی لە چێ دەرێ بوویە تو بەو شەوە یا ڕەبی خوایان چ بکەم لە دەستم تو دای لە چێ بووم لە دەرێ بوومە قابلی لە چەند دەربووم چ بوو دەرێ تو خلاص نەبوو نەبڕاوە کوڕم ئاخر نابی کوڕ ئەگەر لە ماری بابی خۆی نەبی شەوان دەزانی معنای چییە دای دەزانین چی ئەواز لەو قسانە بینە زۆر ماندیمە کوڕمە تو لە جێ بابتی بابت ئێستا لە بۆمە ناوی بابم نەینی ناوی عارفی بابم نەینی ئەگەر ئەو ما بایستاوە زەمانەوە وەزع نەدەبوو کوڕەکەی کوڕم لای بابت مەینە چێ دەزانیستە بابت مایە مردیە ئینشاڵڵا مردبی لە کۆرمان ببیتەوە ئەم دەچم دەنۆ کوڕم وامەرێ یا ڕەبی خۆزگەکە هەر بچی بخەوی یا ڕەبی خوایە چ بەسەر هات یا ڕەبی خوایە ئەو منداڵانە لۆ ئیسلاحکەی ئەو ماڵە لۆ چاکەی یا ڕەبی خوایە مێشکم مەبە بەتوان هاتنەوە زۆرت چییە ئاگار لێ کچەکەت مێشکی منی خوارد لۆ چی کردێ دیسان دایکە بە ڕۆژی ڕوونا خیانەت لەم نەکات شەرمێ ناکەوێت و خیانەت ناکەم دەمەوێت ژنی بینم بە شەرعی ژنی چێنی بلا منت پێ بەخەو ناکرێ سەر سوال کرد چێ سەر سوال کرا کابرم وەرە خواتۆیوێشی بەسەر ببێنی هەی سوال کرد چێ سوال کرا بەرم چاری بەشتی بەخەو دەکەم تێگەیشتی قسە لە قسە نەکەی وەرە ئەو لای فەرمان دوای لەو کچەی دەکەی یعنیەکەر بێ باب دەبێ وای بکەی ئەخەر بابیشی باش دەیناسی نوێیان گۆی بەجێهێشت لۆ چیتی کاکە لۆ والله ئێستا ڕوو نەسیمە بۆ بابەکەم باشە ڕۆڤانجی کە بەرمە چ وەرە نەسیم خەوتی هەری مەستێنە کاکە نەسیم نەسیم کاکە نەسیم نەسیم هەستا کاکە دەستا دەستا توخواستە دەی دەستە کاکە هەستە دەستە جۆلۆ بەزم وەڵایەنیە دەستە فەرمان چی لێ کردم کاکە ئەو فەرماوەی لێ کردی لە چێ فەرمان لە ژوورەوەیە لێ فەرمان فەرمان کاکە فەرمان لۆ دەکەی بابا تو چ لەو کچەی دەبێتن ژناتت لۆ ناکا کابانێ لە ماری ئاخر لۆ ژنی بەسەر بێنی شەرعی پێدایە شەرع ئەوەی لۆ شەرعی دەناسی و دەزانیت لێی تێدەگەی ئەگەر ژنی دووەم بینیەوە ئەدی لۆ دوورکان نێژی ناکەی بە قسەی شەرعی ناکەی کوریا تو لە پیاونانی ها ئەتو بوویە پیاوە لە قسیمە نەسیم بەردە نەسیم کوریا بەسە کوریا هەستا کوریا بەسە دەنگدان دەگاتە ئاخیری گەڕەچەند لۆ دەکە هارویلا بڕۆ دەری لەمە وەرە دەبینمەوە ڕاستە خوشکم نییە بڕۆ دەری لەمە هاژنی دووەم بەسەر دێنمەوە بەدەڕاوەتیش بێتەر بێت ئەتوکای ئەوەی ژنی دووەم بینیەوە دەبڕۆ دەری دەی دەبڕاتان لێم نەدای بڕۆ دەری پێتر بڕۆ دەری سەر سپێ هاڕ بڕۆ دەری بڕۆ دەری بڕۆ دەری نەسیم هەرێ ئێرە بخون دانیشتم بابە دانیشتم خوشکم ئەوە چییە؟ ئەم هاتم خەبەرێکی خۆشتانەوە بینم بەسەر ئەو گارەگارەی دەهاتم ئەوە چییە؟ چ بکەم بەبەرا چ بکەم وا دەکەم کوڕا وا دەکەم کچە مشکلەیە خەلاص دابیتم دانیشە برام دانیشە کچم سیوان چەند جارم پێگوتی نەسیمی هەرمەستێنە دەبتە شەڕیان ئەی هاوار بەخێر بێ برام بەخێر بێ خوشکم ئەم ڕۆژێک هاتمە ئێلوکانە نەبوو شەڕ نەبی ئەم هاتم خەبەرێکی خۆشتان پێ برێم بەسەر ئەو گارەگارەی داهاتم خەبەری خۆش کالۆ مارە خەبەری خۆشەیە بە قوربان و خەبەرە خۆشت چێ کاتە پێم برێ وەڵا خوشکم برادەرەکم بۆ سبەینی تەلەفۆنی لە بەریتانیا لۆ کردم دەرێ عارفمان دیتێ لە ڕێستورانتێکی کوردی ئیش دەکا عارف ئارێوەڵا خۆزگەوابی یا ڕەبی خوایە نادایکەوانیە هەموو جاروامان پێڵن و ڕاست دەرناچێت خارە ناوی عارفی مەینە عارف بابی من نییە و قەت بابیشم نەبووە باشە کوڕم ئەو لێرکانینە ڕۆژتی ئەدی داکرد لۆ احترامی داکرد نادیەوە دەردەیە دێ هەموو شەوێ درەنگ دێەوە ها لۆ شەوێ درەنگ دێەوە یەکەم خارە عارف ئەگەر بابمان بە تەماشا خوشکەم کە ئەوە حاریتی زاواتی لەگەر دەکە دووەمیش بە هیچ ناوەک تەداخولی ئیشی من ناکەی ئەمە گەورەمە بە خۆم دەزانم بڕیانکە خوشکم ئەو ئەخلاقی کوڕەکەتە دەبینی ئەخلاقم چیتی خارە باش ئەمن دەڕۆ برام دانیشە بە قوربان دانیشە چێوە ئەمە دەچمەوە دەڕۆم ئەم خەوم دێ ئەگەر ئەو ناکەس بە چاتەوە بانگم بکە دایە ئەو تەلەفۆنەکەت هاتووە
کاری لەبین یەکسەنین چاکە نەشکاش لەو هەموو شەڕ و هەرایە. ئەلۆ سڵاو دادە جیهان چۆنی؟ سڵاو کاک مهندس باشی؟ دادە ئەوڕۆ ماڵمان بار دەکەین ئەگە زەحمەت دەمی بێ ماڵەکەمان لەوە خاوینکەوە. باشە باش مهندس ئێستا هەندە چ دیکە دێم باش دەی باشە چاوڕێتم خوا خوات لەگەڵ خواحافیز. برام ئەوە مهندسەکە بۆی لە مارێنی شێ دەکەم دەرێ ماری دەگۆزینەوە وەرە هاوکاری مام بکە بەس ناپان وەک کچێ بەتەنێ لە مارێ بەجێ بێنم لۆ خۆت دەزانی نەسیم نەشەوێ نەڕۆژێ لە مارێنی ئەو جا دەرێم لۆ لەگەڵ خۆت نابێەوە مارێ وەی بەسەر چاو وەڵا باشترە دایکە ناچم حەزم لێ نییە کچم کو دەبینە چی ئەدی بەتەنێ لە مارە کو دەبی دانیشی ناچم کچم کو نایە کو دەی بەتەنێ لە مارێ بی ئەدی چ بەتەنە ژنەک دەبی لە مارێ بی ناوەڵا نابی ئەدی کچێ چەندم پێگوتیم بێر بەو کوڕای مەکا گوتت خۆشم دەوێ خۆشم دەوێ ئەوە خۆشەویستێکەن داهەستە مادەم برام ئەوی شەم لەگەر بکە لەگەڕە خۆت بیبەوە کە فەرمانی بابستەوە کە ناچمەوە بڵێ دایکە بەتەمای بکوژە نایە وەڵا دەبی بیبێوە خۆشکم ڕاوەستە ئەو مشکلێم حەل دەکەم ئەتو دەبی لە جێی خاری خۆت دەرنەچی باشە هەستم پێشم کەەوە مشکلەکەت لۆ حەل دەکەم ئەو کوڕەش قسەی بکانە بەخۆم دەزانم چی لێ خاڵە لێ مادام تخوامم بەوە کچم شەڕت و شروعی لۆ دادرێن بەخوای ئەو جارەنا دەرکەی محکەمەی لێ دەگرم لە ژۆری دەکەم باشە نایە بۆ من نایمەوە بۆ لۆ نییە قسە لەگەر بکە هەستا هەستا خەمە نەبی هەستە کچم هەستا پێشم کە هەستا وەرە